هەر کەسێک دوعایەکی هەیە یان ئاواتێکی هەیە یان کێشەیەکی هەیە بۆی جێبەجێ ببێ بە ئەم ڕێنمایانە بگرێتە بەر. هەستەوە لە سەعاتێک یا سەعات و نیوەیەک پێش بانگی بەیانی دەست نوێژێکی باش بگرە و شەو نوێژێکی بۆ بکە. پاشان هەر بێ فەرمانیەکی خودای گەورەت کردووە تەوبەی لێ بکە و هەر لە سوێند خواردن بە غەیری خوددا یان هەر داوایەکت یا دوعایەکت لە غەیری خوددا کردوتە تەوبەی لێ بکە. ویان هەر هانایەک یا هەر داوایەکت کە بردۆتە بۆ پیاوچاچێک یا قەبرێک یا شێخێک ویا نوشتەیەک یا هەر داواکردنێک کە لە غەیری خوددا پەنات بۆ بردووە ئیلا تەوبەی لێ بکە و لێی دوورکەرەوە. وازی لێ بێنە و هەر بێ فەرمانیەکی خودای گەورە هەر لە جلی ناشەرعی غەیرە حیجاب کە پۆشیوتە ئەگەر ئافرەتیت تەوبەی لێ بکە و خۆشت باڵا پۆش بکە و دوورکەوە لە گوێگرتن لە گۆرانی و مۆسیقا و قسەی بێمانە و نوکتەی درۆ و ڕاست و لە هەر شتێک کە ڕێگر بێت لە هاتنی مەلائیکەت بۆ ماڵەکەت با ماڵەکەت لە بری ذکری شەیطان ذکری خودای تێدا بکرێت. پاشان لەو شوێنەی کە نوێژی لێ دەکەیت و دوعای لێ دەکەیت با وێنەی ڕۆح لەبەر و پەیکەری تیانە بێت بۆ ئەوەی مەلائیکەت بێنە ماڵەکەت یا ژوورەکەت خودای گەورە بەرەکەت و ڕەحمەتی خۆی تێدا بڕژێنێت. و لە سەیەکی شەودا خودای گەورە دێتە ئاسمانی دنیا و ئەفەرمێت هەر بەندەیەکم ئەگەر داوایەکی هەیە ئیلا بۆی جێبەجێ دەکەم چونکە ئەم بەندەیەم لەم کاتەدا هەستاوە و یادی من دەکات لە کاتێکدا هەموو خەڵکی خەوتون. ئیلا خودای گەورە دوعاکانت لێوەردەگرێت و کێشەکەت بۆ چارەسەر دەکات یا لەوە بەباشتر حەقت بۆ ئەگرێتەوە یا لەوە باشترت بەنسیب ئەکات. بەڵام تکاکەم ڕاستگۆ و مخلیس بە لەگەڵ ئەڵڵا جەلە جەلالو. بەوەی تەماشای خۆت بکە بزانە چ بێ فەرمانێکی خودات لە خۆت ئەبینیت و لە ماڵەکەتدا ئەبینیت و هەر لە قسە و گفتارت هەر لە جلو بەرگت هەر لە تەقوا و نوێژ و ڕۆژوت هەر لە مامەڵەت لەگەڵ کەسانی چوار دەورت هەر لە داواکانت کە ئەبێ تەنها و تەنها لە خوددا داوا بکەیت. ئەگەر دڵی کەسێکت عاجز کردووە ئیلا ئاشتی بکەرەوە داوای گەردن ئازایی لێ بکە و خۆشت گەردەنی هەموو خەڵکێک ئازاد بکە و کەسێکی لێبوردە بە چونکە خودای گەورە لێبوردەیە و یەکێک لە ناوەکانی خۆی غافیرە. تەنها لەبەر خوددا ئەمانە ئەنجام بدە. سوێن بە خوددا ئینشا ئەڵڵا خەمەکانت نامێنێت و دوعاکانت گیرا دەبن و تەوەکولت تەنها با بە خوددا بێت و تەنها پشت بە خوددا ببەستە. بەڕێزم حەقی خودای گەورە جێبەجێ بکە و سوێن بە خوددا هەست بە شیرنی ئیمان ئەکەیت. واللهی هەست بەوە دەکەیت کە گەورەترین زات کە خودای پەروەردیگارە ئەوە پاڵ پشتە بۆت. خۆت بە بەختەوەرترین کەس و مەلیکی دنیا دەزانیت چونکە خودای گەورە ئەو زاتەیە کە زەوی و ئاسمانەکانی دروست کردووە. ئەو زاتەیە کە ئەو هەوایی بۆ من و تۆ دروست کردووە و ئەگەر یەکێ دەقەیەک بێ هەوابین ئەوە ناژین. ئەو زاتەیە کە مرۆڤ و زیندەوەران لە نەبوونەوە دەهێنێتە بوون. خودای گەورە ئەو خاڵقەیە بە هەر شتێک لەم کەونەدا بڵێیت ببە ئەبێت. خودای گەورە ئەو زاتەیە کە لە سەرووی حەوت ئاسمانەوە فەرمانی بە فریشتەکان کردووە کە کاروباری بەندە چاکەکانی جێبەجێ بکات و ئیتر تۆش بۆ کارێک ناکەیت لە بری جن و شەیطانەکان فریشتەکان ڕوو لە خۆت و ماڵت بکەن. خودای گەورە ئەو زاتەیە کە لە بەهاردا دەشت و سەوزایی و دارستانەکان ئەبوژێنێتەوە کاتێک لە هاویندا وشک بوو. بەڕێزم تۆ ئەو خودایە پشتیوانتە ئەو زاتە کە ئەفەرمێ ئەگەر بەندەیەکم بستێک لێم نزیک بێتەوە ئەوە من باڵێک لێی نزیک دەبمەوە. ئەگەر باڵێک لێم نزیک بێتەوە ئەوە من هەنگاوێک لێی نزیک دەبمەوە و ئەگەر هەنگاوێک لێم نزیک بێتەوە ئەوە من زۆر بە خێرایی لێی نزیک ئەبمەوە. خۆشەویستەکانم
خودای گەورە ئەو زاتەیە کە لە دایک و باوک بۆ جگەرگۆشەکانیان و منداڵەکانیان بەڕەحمترە بۆ عەبدەکانی. بۆیە هەمیشە ئەو بەبیر خۆت بێنە و کە تۆ ئەڵڵا ئەپەرستیت و ئەڵڵا خاوەنتە. خودای گەورە ئەو زاتەیە کە کرمێک یا مێرویەکی لەبیر ناچێ لە ناو قوڵاییە تاریکیەکانی زەویدا و ڕزقی ئەدات و ئیتر چۆن تۆ لەبیر ئەکات. هەر ئەو زاتەیە ئەفەرمێت فەدەعوونی ئەستەجیب لەکم، بەتەنها داوا لە من بکەن وەڵامتان ئەدەمەوە. و هەروەها ئەفەرمێت ئایا چیتر بەهانە دێت و وەڵامی کەسی لێ قەوما و ئەداتەوە، ئەو کەسەی کە بەڵاو موسیبەتەکەی گەیشتۆ تەلووتکە. کاتێک لە خوددا ئەپاڕیتەوە و داوای یارمەتی لێ ئەکات و وەچێیە ئەو بەڵاو موسیبەت و ناخۆشیە لە ئەبات لەسەری، وەچێیە ئەتان کاتە بەجێنشینی خۆی لەسەر زەویدا. لەگەڵ ئەوەشدا پێتان ڕەوایە لەگەڵ ئەڵڵا کەسێکی تر بپەرستن؟ کەمێک بیر بکەنەوە. ئەگەر بەندەکانم پرسیاری منیان لێ کردیت ئەی موحەممەد صلی الله عليه وسلم، من نزیکم لێیانم وەڵامی دوعای ئەو کەسانە ئەدەمەوە کە خۆیان دوعاکەن کاتێک داوا و نزام لێ بکەن. دەبا ئەوانیش بەم بانگەوازەی منەوە بێن و باوەڕی دامەزرا و بە من بێن و بۆ ئەوەی لە ڕێگای هۆشیاری ئاگدار بن. و هەروەها ئەفەرمێت هانا و هاوار و پاڕانەوەی بە کۆڵ و نەهێنی لە من بکەن، چونکە بەڕاستی ئەو زاتە ئەو کەسانەی خۆش ناوێت کە لە غەیری ئەو داوا دەکەن. هەروەها ئەفەرمێت ئەی خەڵکینە، پەروەردیگارتان پێتان ڕائەگەێنێ ئێوە داوا لە من بکەن، بەتەنها منیش وەڵامتان ئەدەمەوە. بەدڵنیاییەوە ئەوانەی خۆیان بە گەورە دادەنێن و لوت بەرزی دەکەن لە ئاستی داواکردن و پەرستنی مندا بەسەر شۆڕی و خەجاڵەتی ئەکرێنە ناو ئاگری دۆزەخەوە. خودای پەروەردیگار کە بەدیهێنەر و دروستکەری هەموو جیهانەکانە بەوانەی کە لە ناویشیاندایە پێتان ڕائەگەێنێت کە داوا و نزا و پاڕانەوە تەنها لەو بکەن، چونکە بەڕاستی هەر ئەو بەدیهێنەر و دروستکەری هەموو دنیایە، هەر ئەو خۆی خاوەنی جیهانە و دەوڵەمەندە، تەنها ئەو پێتان ئەبەخشێت ئەگەر بەڕاستگۆیی و بەیەقین و ئیخلاسەوە داوای لێ بکەن. لە کۆتاییدا دەڵێم ئینشاء الله خودای گەورە داوەکانت ئاواتەکانت بەنسیب ئەکات کە زۆر بەدین و بە تەقوا ئەبیت و ئەهلی مزگەوت ئەبیت و ئەبیتە خۆشەویستترین کەس لەلای خودای پەروەردیگار لە دنیا و لە قیامەت. ئینشاء الله خودای گەورە بەهەشتان بەنسیب بکات. بەڵێن بدە کە هەر لە ئێستاوە خۆت بۆ خودای یەکلایی بکەیتەوە بۆ ئەوەی ببیتە بەختەوەرترین کەس. بەڕێزانم ئەم ڕێنماییانە جێبەجێ بکە. ئینشاء الله خودای گەورە هەموو ئاواتێکتان بۆ بەدی ئەهێنێت و پێتان ئەبەخشێت. وەسەلام. یەکەم لەبیر مەکەن لایک و کۆمنتی پۆستەکانمان بکەن و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن بۆ ئەوەی بینەری بەردەوامی بابەتەکانمان بن.